لە هەڵەبجە لە کۆی 133 ڕووداوی هاتوچۆ 124یان پیاو بوون، تەنها 9 کەسیان ئافرەت بوو. لە سەردەمی عادی لە خانمەوە کە ئینگلیزەکان پێیان دەوت شاژنی بێتاج و شارەزوور، لەو کاتەوە تاوەکو ئێستا پێگەیژن لە هەڵەبجە بە بەهێزی ماوەتەوە. پێگەیژن لە سنووری پارێزگای هەڵەبجەیە لە سەرجەم سێکتەرەکانە، لە بواری کارگێڕیە، لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە، لە کولتور و فەرهەنگە، لە مۆسیقایە، لە شەعرە، لەمانەیە هەموو جێدەستی خۆی کردێتەوە. بەڵام ئەمەش هەروە بە ئاسانی نەبووە، بەڵکو بە هەوڵی خۆی بە پشتگیری براکانیان، باوکیان، خاڵیان، مامیان، واتە ئەمە شتێکی خۆڕسک نییە بڵێ وەڵا ژن بیەوێ لە کایی سیاسیە ئیش بکا یەکسەر دەرگای بۆ بکەنەوە، یاخود لە کایی کارگێڕیە یان لە هەموو کایی ناو بازارە لە بازاری کارا ئیشەکەن، بەڵکو تێکۆشانی خۆی ویستووە مانوبوونی خۆی وە پاڵ پشتی کە سوکارەکەی بە دەرەجەیەک. زیاتر لە 10 پۆستی گرنگ لە هەڵەبجە لە دەستی خانماندا، هەر ئەوانیش نییە یەکەم ژنێکە بابچیش لە هەورامان. توێندوتێژی دژ بە ژنان و خانمان لە هەڵەبجە نزیک بۆتەوە لە 0، لە هەورامانیش هەر 0. لە هەڵەبجە هیچ شەڵتەرێک بۆ داڵدەدانی خانمان نییە. ڕاستیە هەڕێژەی توێندوتێژیش بە ئافرەتان و خێزان لە ناوچەی هەورامان خۆشبەختانە یان نزیکە لە 0ەوە و لەسەر ئاسی پارێزگای هەڵەبجە بەراورد بە ناوچەکان و شار و شارچەکانی دیکەی هەرمی کوردستان لە ڕیزبەندی کەمترینە. حەمیدە ئاڵتونەکانی دەستی فرۆش بۆ ئەوەی خانمانی هەڵەبجە لە نەخوێندەواری ڕزگار بکات. ئێستا ژوەک یەکەم خانم نووسینگەی فێربوونی شۆفێری داناوە. حەمیدە جەمال بۆ خاوەنی یەکەمین نووسینگەی شۆفێری تایبەت بە خانمانم، ئەلبەتە پیاوان ژوومان لێ یەکەم کرد. سەرباری ئەمانە ئاڵتونەکانم فرۆشتامان بە کردنەوەی مەکتەبی مەهابادی ئێوارانی کچان بە شانازی و تا ئێستا ئەوە خەرمان گوڵە و ئەو ئاوێک لەسەری ئەڕژێ سپاس بخواگیان هەر بەردەوامە. بەگشتی پێگەیژن لە هەڵەبجە لە ئاستێکی باڵادا خاوەن پۆستن، خاوەنکاری خۆیانن، پیشەگەر و هاوکارێکی باشی هاوسەر و باوک و براکانیانن. لەگەڵ هەموو ئەمانەشدا دایکێکی میکرەبانن. لە ڕاستیا ئەوکو ئافرەتێکی بەرپرس لە سنووری پارێزگای هەڵەبجە خۆم بە خۆشحاڵە زانم کە پاڵپشتی ئیدارەکەمان هەیە و هەروەها توانیمانەوەکو ئافرەتان جێدەستی خۆمان لە شوێنە ئیداریەکانە بکەینەوە. ڕۆڵ و پێگەیژنان لە پارێزگای هەڵەبجە شتێکی تازە نییە یان سەرەتانیە. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە مێژوشە لە ژنان هەر ڕۆڵی بەرچاویانە بۆ لە پارێزگای هەڵەبجە و دەوروبەریشی وەنمونە ئێمە لە بەغداریە هەرژن هاوبەش بووە، لە زراعەتاژە هەرژن هاوبەش بووە، هەتا لە پێشبەرگایەتی و شۆڕشیشە هاوبەش بووە. کاتی هاتی لەسەر ئیدارە و حکومەتڕانی دروستکرا ژنان ڕۆڵێکی بەرچاویانە بوو لە پێگەیاندنی پێگەی ئیداری پارێزگای هەڵەبجە. جا ئەڵێن ژن نیوەی کۆمەڵگەیە و دایکی نیوەکەی تریشێت. جا ئێوە گوێ بگرن بزانن پیاوان ئێژن چی؟ ژن ژیانە هەموو شتێکە. وەلای من ئەو قسەی زۆر ڕاستە. ژن دایکە، پەروەردەکارە، مەستایە، ڕەنجکێشە، زەحمەتکێشە، بەڵام لەگەڵەوە شاوەشمان هیچ چێ ئەوەی کە ئەڵێ ژن نیوەی کۆمەڵگایە دایکی نیوەکەی تێتی لە پاڵ پیاوێکە، لە پاڵ میهرەبانی پیاوێکە، لە پاڵ هاوکاری پیاوێکە.